ئەگەر برادری خراپت هەبێ، ئەگەر بەژماری بووەکانی سەرت برادرت هەبێ هەمووی خراپ بێ کە احتیاج کەوتی و کە داماو بووی حەست ئەەکەی یەک تووکێ بەسەرتەوە نییە، یەک مویە بەسەرتەوە نییە، سەرت کەچەڵە، یەک برادرێکت نییە، هەموویان ڕائەکەنە دەستەوە. کەواتە بزانە هاوڕەتی ئینسانی خراپ مەکە، چونکە زەرەر و زیانەکەی زۆرە بۆ تۆ. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێن نمونەی برادری خراپ وەک چی وایە؟ ئەو کەسێک کە خراپ و لەگەڵ دانیشیت. ئەفەرمێ وەکو نمونەی کەسێک وایە ئاسنگەر بێ، حەداد بێ. کاتێک کە تۆ لای حەدادێکە، لای ئاسنگەرێکا دەوەستی، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم یاخود جلەکەت ئەسووتێ بۆی پرشی ئاگرەکەوە، یاخود بۆنێکی ناخۆش دێ بەسەرتا. خۆ ئەگەر جلەکەشت پرشی بەرنەکەوێ نەسووتێ، بێگومان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆنێکی ناخۆش دەبینیت، دەبیستیت، بە ئاشکرا دیارە دەبینیت، دووکەڵ هەڵەسەیە بە چاوی خۆت دەیبینیت و لوتت هەستی پێ ئەکا کە بۆنێکی زۆر ناخۆش دێ. بۆیە لای ئاسنگەریا بوەستی، ئەگەر جلەکەشت نەسووتێ بێگومان پرشت بەر نەکەوێ، بۆنی ناخۆش دێ بەسەرتا. هاوڕێتی ئینسانی خراپیش بکەی، بێگومان ئەگەر ئاگات لە خۆت نەبێت، دینەکەت، ئەخلاقت، ڕەوشتت، ڕێز و حرمەتت، گیرفانت هەمووی دەسووتێنێ، هەمووی دەسووتێنێ. بۆیە ئاگاداری خۆت بزانە هاوڕێتی کێ دەکەی. برادری خراپ وەکو مێشولە وایە، مێشولەش حتا پێتەوە نەدا هەستی پێ ناکی، کە پێتەوەدا ئەو کاتە هەست ئەەکەی. زۆر کەس بەهۆی برادەرەوە ئێستا سجنە، بەهۆی برادری خراپەوە ئیعدام کرا، لە سێدارە درا، حکمی لە سێدارەی بۆ دەرچوو، حکمی ئەبەدی بۆ دەرچوو، لەناو خەڵکە حەیای چوو ناشرین بوو، چونکە هاوڕێکەی خراپ بوو، چونکە پرشی بەرکەوت، چونکە جلەکەی سووتا، کەرامەتی سووتا، ڕێز و حرمەتی سووتا، دینەکەشی لەدەستدا هەندێکیان. کەواتە ئاگاداری خۆت بە، وەکو مێشولە وایە هاوڕێتی ئینسانی خراپ مەکە، کە چووتە سجنەوە ئەو کاتە هەست بە ئازارەکەی دەکەی، کە حەیات چوو ئەو کاتە هەست بە ئازارەکەی دەکەی. بۆیە توخوا پرسیارێک لە تۆ دەکەم کە هاوڕێی خراپت هەیە، ئەو کەسەی کە جگەرەیەکت پێشکەش دەکات، نێرگەلەیەکت پێشکەش دەکات، ئەو کەسە دڵسۆزی تۆیە و تۆی خۆش دەوێ، یا ئەو کەسەی ڕێگای باشت پیشانە دەڵێ وەرە بۆ مزگەوت؟ کامیان باشترە؟ بێگومان ڕوون و ئاشکرایە. ئەو کەسەی ڕێگای خوات پیشان دەدا، ئەو کەسەی ڕێگای خوات پێدەناسێنێ، دەتهێنێ بۆ مزگەوت، بۆ قورئان خوێندن، بۆ شارەزابوون لە دین، ئەوە تۆی خۆشەوێ، ئەوەشی تۆ بۆ زینا دەبا، بۆ جگەرە خواردن و نێرگەلە خواردن و حەب خواردن و عەرق خواردن دەبا، ئەوە دوژمنی تۆیە. با پێت بڵێ گیان، با هەزار جا خۆی کاتە قوربانی تۆ، دوژمنی تۆیە بەپێی قورئانی پیرۆز، پەشیمانیش دەبیتەوە سوێن بەخوای گەورە. ڕۆژێک دێت تێدەگەی برادری زۆرت هەبووە، بەڵام خەڵکی زۆرت ناسیوە، بۆیە قسەیەکی زۆر جوان هەیە، دەڵێ خەڵکی زۆر بناسە، بەڵام هاوڕێتی هەموو کەسێک مەکە، هاوڕێتی هەموو کەسێک مەکە. لەوانێت تۆ 1000 نەفەر بناسی، هاوڕێت و هاوڕێت هەبێ، بەڵام جاری وایە ئەگەر برادری خراپت هەبێ، ئەگەر بەژماری بووەکانی سەرت برادرت هەبێ هەمووی خراپ بێ، کە احتیاج کەوتی و کە داماو بووی حەست ئەەکەی یەک تووکێ بەسەرتەوە نییە، یەک مویە بەسەرتەوە نییە، سەرت کەچەڵە، یەک برادرێکت نییە، هەموویان ڕائەکەنە دەستەوە. کەواتە بزانە هاوڕێتی ئینسانی خراپ مەکە، چونکە زەرەر و زیانەکەی زۆرە بۆ تۆ. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خەڵکی وەکو چی وایە؟ وەکو تەشبیهات، وەکو سەد حوشتر وایە. واتە چۆن؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم جاری وایە لە 100 حوشترە یەک دانەیەکی بە کەڵک نایە بشتە بان پشتی و سواری پشتی بیت. لە 100 حوشترە، چونکە هەمویان ملکەت نابن بۆ خاوەنەکانیان. لە 100 حوشترە ئەگەر حوشترێک ببینی، ئەو حوشترە بە کەڵکشی ئەوە بێ شت بخەیتە بان پشتی، یاخۆت بڕۆیتە بان پشتی. خەڵکیش بە هەمان شێوە ئاوایە، لەوانەیە لە 100 نەفەران نەفەرێ بە کەڵک هاوڕێتی تۆ بێت، لەوانەشە تایە نەبێت. بۆیە ئەو کەسێکی کە هاوڕێی تۆیە لەگەڵ تا دەژی ڕێزی لێ بگرە، هەر کاتێکیش ڕۆشت
تۆی بەجێ هێڵا و تۆ غەڵەتیشت نەبوو خەفەتی لێ مەخۆ، چونکە ئەو دیارە بەبێت تۆ مرتاحە، بەبێت تۆ ئاسوودەیە، بۆیە تۆی جێ هێڵاوە. بۆیە هاوڕەتی ئینسانی خراپ بکەی دڵنیا بە باجەکەی ئەدەی بە قورسی. بۆی هەموو کەسێکی شایستەی ئەوە نییە کە بیکەی بە هاوڕێی خۆت، هەروەکو چۆن هەموو هوشترێک شایستەی ئەوە نییە کە پشتێبان پشتی، چونکە لەوانەیە فڕێت بدا، لەوانەیە قەبت لێ بگرێ، بە کەڵک نایە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکات